یەکێتی پۆستەکانی گۆڕان وەردەگرێتەوە و بەڕێوەبەرە گشتیەکانیش دەگۆڕێت. لەگەڵ ئەمەشدا پارێزگاری هەڵەبجە و جێیان بەڕێوەبەری گشتی دەست بەکار دەبن. یەکێتی سەرقاڵی گۆڕانکاریە لە پۆستە حکومیەکانی سنووری سلێمانی و لەو چوارچێوەیەدا چەند بەڕێوەبەرێکی گۆڕیوە. بەپێی زانیاریەکانی تیوار ئەو حیزبە بەنیازە لەگەڵ پێکهێنانی کابینەی نوێ زۆربەی بەڕێوەبەرە گشتیەکانی سنووری سلێمانی و هەڵەبجە و گەرمیان و ڕاپەڕین بگۆڕێت. هەر بەپێی زانیاریەکان یەکێتی سەرجەم پۆستەکان لە گۆڕان وەردەگرێتەوە کە سەر و 50 پۆستی بەڕێوەبەری گشتی قایم مەقام بەڕێوەبەری ناحیە و بەڕێوەبەری فەرمانگاکانن. یەکێتی بەنیازە بەشێکی بە کاندیدە دەرنەچۆکانی پەرلەمان پڕ بکاتەوە و بەشێکیشیان بە پێی پسپۆڕی و شارەزاییان بکاتە بەڕێوەبەری گشتی یا قایم مەقام. سەبارەت بە پارێزگاری هەڵەبجەش یەکێتی ناوی نوخشە ناسحی قایم مەقامی هەڵەبجە بۆ پارێزگار ئامادە کردووە، بەڵام چەند کاندیدێکی دیکەشی هەیە. یەکێتی بەنیازە لەگەڵ پێکهێنانی کابینەی نوێ گۆڕانکاری لە پۆستەکان بکات. بەمەش تا ئەو کاتە دەیان بەڕێوەبەری گشتی گۆڕانکاری لە پۆستەکانیاندا دەکرێت. سەرچاوێکی ئاگادار بە تیواری ڕاگەیاندووە کە تەنها هەواڵە بووبەکر وەک پارێزگاری سلێمانی لە پۆستەکەیدا دەمێنێتەوە. بە پێچەوانەوە باقی پۆستەکانی دیکەی بزوتنەوەی گۆڕان لەلایەن یەکێتیەوە لە سلێمانی وەردەگیرێتەوە.